ئەو چەکانی کە بەکاردێ بۆ ئەوەی ئەم ئینسانانە لەم شوناسی خۆیان بسڕنەوە. ئەوروپا ئەو چەکانی کە بەکارەهێنێ چەکی چییە؟ یەکەم چەکی نەهێشتنی بنەما ئەخلاقیەکانە لە ناو نێتەوەکانە. زۆر بە واضحی ئەمە ئەبینرێ. یعنی هەر کاتێک ئەوروپا یا ئەمریکا یا وڵاتانی غەرب دەست ئەکێشن لە ناو وڵاتێکی ئیسلامیە یا لە ناو هەر وڵاتێکی ترە محاولە ئەکەن تەمسیف ثەقافەکەی خۆی بکەن، ثەقافەکەی خۆی لە ناو بەرن، پاشان ثەقافەیەکی بەدیل زەرعکەن لە مێشکی خەڵکەکەیە، ثەقافەیەکی بەدیل بچێنن لە مێشکی خەڵکەکەیە. ئەو سیلاحی کە بەکاریە یەکەم بریتیە لە سیلاحی لاوازکردنی معتەقەدی خەڵکەکەی، بیر و ڕای خەڵکەکەی لاوازکەن لە ڕێی چیەوە؟ لە ڕێی شوبهات و شەهاواتەوە. کۆمەڵێک پرسیار، کۆمەڵێک بیردۆز، کۆمەڵێک ئایدۆلۆجیا دروست ئەکەن کە عەقیدەی ئینسانەکە بە ئاینەکەی خۆی ضەعیفەکە، لە هەمان کاتە بنەما ئەخلاقیەکانی ئینسانەکە تێگەدەن. بەم دوو سیلاحە وای لێ دێت ئینسانەکە مجرد ئەبێت لە فیکرە و لە ئەخلاق. هەر ئینسانێکیش مجرد بوو لەم دوو قیمەیە، ئەخلاقی تیانەما، تەفکیریشی سفر بوو، ئەو کاتە تەحەکومکردن بەو ئینسانە زۆر ئاسانە بێ. ئەوانش دەیانەوێت ئینسانەکان وا لێ بکەن بتوانن تەحەکوم بە مەسیری میلەتان بکەن. لەبەرەوە سەیرەکەی لە ئاستی خێزانمانە کۆمەڵی ئەفکاری تەحەڕوری دروست ئەکەن کە ئاسوودەیی خێزان، کە باوەشەی گەرمی خێزان ئەکەن بە جەوێک لە سیڕاع، بە جەوێک لە ململانێ، بە جەوێک لە پێکەڵاچوونی نێوان ژن و پیا و ململانی ژن و پیا و لەسەر ماف، لەسەر ئازادی، لەسەر ئەوەی کە کێ باڵادەست بێ لە ناو کۆمەڵگادا. طبعا ئەم ثەقافەی ئەوروپا کە گەشتۆتە ئەم قەناعەتانە لە چیەوە؟ لە ئەزمونە مێژوویەکەی خۆیەوە ئەگاتە ئەم قەناعەتانە. یعنی ثەورەی فەڕەنسا کە دروست بوو لە فەراغەوە دروست نەبوو. لە فەڕەنسادا باوک لە فەڕەنسادا کاتی خۆی هەموو شت بوو. یعنی ئەڵێ باوک کە مناڵی ئەبوو ئەیناردە مەکتەب، بیویستایەنەیە ناردە مەکتەب، ئەینار دەیکرد بە شاگرد لە شوێنێکە. ڤۆڵتێر کە یەکێکە لە منەظرینی ثەورە، کەسێک بۆ زۆر معاناتی هەبووە بەدەست باوکیەوە، کشێکی خۆش ویستۆ ڕۆژی تەجار فەلاقەی کردووە. باوکی ویستێتی قانونی پێتەواوکە، ئەو حەزی لە ئەدەبیات بووە، چەند جار تۆ شکاتی لێ کردووە، سژنی کردووە. سوڵتەی ئەب، سوڵتەی باوک. بۆیە ئەوروپا کە بیری کردوێتەوە تەحەڕڕ بکە، تەحەڕڕی کردووە لە سوڵتەی کەنیسە، لە سوڵتەی ئەباطیلە لەگەڵ سوڵتەی باوک. بالزاک کە یەکێکە لە مفەکرینی ثەورە عليه بقطع رأس لويس السادس عشر قطعت الجمهورية رأس جميع آباء العائلات ولم يبق سوى الأفراد. عليه بپراندنی سری لویسی شانزە، سری هەرچی باوکو خاوەن خێزانەکان هەیە پەڕاندمان، تەنها مناڵەکان و تاکەکان ماونەتەوە. کەواتە ئەوروپا ئەم فەلسەفەیە محاولەکە تەطبیقەکاتەوە لە وڵاتی ئێمەیە. ئەوێ سوڵتەی باوک نەمێنێ لە ناو خێزانە، سوڵتەی مامۆسا نەمێنێ لە ناو خوێندنگایە، هیچ سوڵتەیەک نەمێنێ لەسەر تاک بۆ ئەوەی تەحەکومکردن بە تاک. چونکە گەنجێک کە مڕاعقە، ئەگەر کەسێک سەرزەنشتکاری نەبێ، کەسێک موەجهی نەبێ، کەسێک مثلا تەوجیهی بە باشە نەکا، مامۆساکەی نەتوانێت لە مەکتەبە لە کۆلیجا تەوجیهی بە باشە بکە، ئەو کاتە ئەو کەسە ذاتی الفکرە ئەبێ، شوناسنامەیەکی تاکە کەسی بۆ دروست ئەبێ کە تەنها غەرائز و ئەهوا و ئارەزوەکانی خۆی تەحقیقی ذاتی بۆ ئەکا لە ناو کۆمەڵگادا. خاڵێکی تر لەو خاڵانی کە وەکو چەک بەکاردێن، تەشویهکردنی سومعەی خەڵکی مسلمان، تەشویهکردنی سومعەی ئەو خەڵکانەی کە قیەمیان هەیە، کە ثەوابیتیان هەیە. یعنی ئێمە ئەو خەڵکانەی کە بۆ نمونە ئەو جیلانی کە پێش ئێمە هاتوون، جیلی سەحابە، جیلی تابعین، باو باپیرانی ئێمە، گەنجی ئێمە ئەمڕۆ بە نەزڕەی تەخەلوف سەیری عادات و تەقالیدی خۆمانەکە. گەنجێک نین شانازە بە مێژوومانەوە بکەین، زۆر خەتەرە. شەرمەکەین لە جلی کوردی، ئافرەتمان شەرمەکا لە جلی کوردی، خەریکە شەرم ئەکەین لە زمانمان، پیتەکانەکەن بە پیتی لاتینی. ئەیانەوێت جینێک دروستکەن، جینێکی منفەسیمە شەخصیە، جینێک بین معلق بین لە بینی ماضی و لە بینی مستەقبەلە، بەس حاضر بین. کەواتە ئێمە مێژوومان نییە، شەرمەکەین لە مێژوومان، داهەڕەندەین لە مێژوومان، واز لە مێژوومان دێنین، واز لە کەلەپور و کولتوری کوردەواری خۆمان دێنین، ئەبین بە خاوەنی ئەمڕۆمان لە جلوبەرگمانە، حتا مستەلەحاتی خەڵکی سیاسی و ڕۆشنبیرمان. کۆمەڵێک مستەلەحات هاتۆتە زمانی کوردیە و مستەلەحاتی لاتینیە، عەلاقەی بە زمانی کوردیەوە نییە. پیتەکانی ژەکرێ بە لاتینی، کەناڵەکانی ڕاگەیاندنمان ئێستا بە لاتینی ئەنووسن لە تەلەڤیزۆنە. باشە ئەگەر میلەتێک زمان نەزانێ، تاریخی ئێمە، مێژوو نووسانمان، ئەدیب و نووسەر و شاعیر و ڕۆشنبیرانمان، ئەمانە هەمووی بە زمانی کوردیە، مێژووی ئێمە بە زمانی کوردی نووسراوەتەوە، بە پیتی عەرەبی نووسراوەتەوە. باشە ئەگەر دامان بڕن لە مێژووە، ئەو جیلانەی کە دوای ئێمە دێن،
کە داهەمڕێ لە مێژووە ناتوانێت مێژوەکەی خۆی تێبگا فێری ببێ بیزانێ بێ بە منتەڵق بۆ داهاتووی باشە ئەم جیلە جیلێکی مەسخە بێ جیلێکە بێ وەک لە معمەلێکە ئینتاژی کردبێ بیخیتەوە بازاڕەوە نە ئاگای لە ماڵی خۆی هەیە نە ئەتوانێ ئەبعادی مستەقبەلی خۆی دیاریکە کەواتە ئەوان ئەیانەوێ لە ڕێگەی ئەم جۆرە ثەقافەتەوە کە زاڵبوونە انفصام الشخصیە لە ناو جیلی ئێمەدا ئەیانەوێت دامان بڕنن لە مێژوومان دامان بڕن لە کەلتورمان وامان لێ بکەن شەرم بکەین لە ثەقافەی باو باپیرانمان ئێستا هەر کەسێک لە ئێمە کە باسی باو باپیرانمانەکەن لەواچێ بە نەزڕەی تەخەلوف سەیریان ئەەکەین کەسەی دابوونەریتی کۆمەڵایەتی کوردەواری ئەەکەین بە نەزڕەی تەخەلوف سەیری ئەەکەین کە باسی تەحەڕڕ و کە باسی مەدەنیەت و ئازادی خوازیمان بۆ ئەکەن کە باسی مەدەنیەتمان بۆ ئەکەن هەموو گەنجی ئێمە واتێ ئەگا کە مەدەنیەت بریتیە لە خۆڕزگارکردن لە هەموو ئەو دابوونەریتانەی کە ئەخلاقی کوردەواری زاڵی کردو بەسەرمانە واتە ئەگەر دابوونەریتی ئێمە بریتی بێ لە ئەخلاق بریتی بێ لە ئاین تەجەڕودکردن لەمە بریتیە لە ئینسانێکی مۆدێرن ئینسانێکی هاوچەرخ وا حاڵی کراوین هەمومان کامە ئەو پەڕی سەقەتە ئەو پەڕی هەڵەیە ئەمە بریتیە لە دارنین لە مێژوو خاڵێکی تر لەو خاڵانەی کە ئیکەن ثەقافەی عەولەمە ئەو خۆی ئامادە نییە شارستانیەت و شناسنامەی خۆی تەسلیم بە ثەقافەی عەولەمە بکە بەس ئێوێ ئابووریمان کۆمەڵایەتیمان ژیانی خێزانیمان هەر هەمووی تەسلیم بە ثەقافەی عەولەمە بکرێ یعنی ئێمە بین بە نەفەر لە پاسێکا کە سایەقێکی غەربی لێی ئەخوڕێ دانیشتون بۆ خۆمان لە پەنجەرەکەەوە سەی دەرەوە ئەەکەین نازانین بۆ کوێ ئەڕوا نە سوکانمان بەدەستە نە بازین بەدەست ئێمەیە ئەمان نا بە چاڵە ئەمان نا بە شیوە ئەمان نا بە شاخە ئەیانەوێ ثەقافەی ئێمە بێ بە نەفەرێک لە پاسێکە لە شەمە نەفەرێکە کە کابرایەکی غەربی عەقڵیەتێکی غەربی شەمە نەفەرەکە لێ ئەخوڕێ ئەو کاتە ئێمە بەس سەی دەرەوە ئەکەین لە پاسەکەیە نە عاملێکی مؤثرین بوون و نەبوونمان تەئەثیر لە ڕەوتی کۆمەڵگا ناکە لە ژیانی هاوچەرخ ناکە لە مێژووی مرۆڤایەتی ناکە ئەو کاتە مێژووش ئێمە ئەبین بە سفر تایە ئێمە نابین بە ڕقم تایە ئەبین بە سفر تایە بوونمان لەگەڵ نەبوونمانە یەکێکە لە مێژووی مرۆڤایەتیە لەبەرەوە ئەیانەوێ شارستانیەتی ئێمە شارستانیەتێکی ژێرپێخراو بێت بوونی نەبێت ناوی نەبێت ناوەڕۆکی نەبێت